کاقوبات الو چۆنی باش کاقوبات بژیت من قادر نادرم لە سوید تەلەفۆن دەکەم کاقادر سڵاوت لەبێ سوپاس دەکەم یەک دوو پرسیارمانەیە کاقوبات بەبێ ئەوە لە بۆ بڵاوکردنەوەشە ئێ یەک کاقوبات بڕیارێک دەرچووە کە مامۆستایان بە زۆرەم لێ دەنێرنەوە ئەوەی نەچێتەوە غیاباتی دەدەن دیارە وەکو پرەنسیب شتێکی زۆر نۆرماڵە بەڵام هۆی چییە دوای 4 مانگ تازە حکوومەتی هەرێم وە دەڵێن بە واژووی بەڕێز کرایە ئەو بڕیارە دەرەکەین مەسەن ئەگەر دژی پێشێلی یاسان دژی داوەدانە مەزران لۆ 4 مانگەی نەتان دەکرد لۆ ئێستا لەو تۆقیتە دەکەن یعنی سەرنجەکەیەکە یەشێتی وەکو کارتی سیاسی کەی زەوقی لێبێ وەکو ئەو شتانە دەکە کەی بزانێت کارتێکی سیاسی نما ئیتر فشار دەخاتە سەر مامۆستایان ڕەوانیان بە زۆرم لێ دەکاتەوە کۆمنتی بەڕێزت چی لەسەوەی ئەلو کاقوبات براکەم وڵی نازانم پێم سەیرە قەتە ینی پرسیارەکەیمە زۆر ڕوونە و شتەشی زۆر نۆرمالە حەزەکەی بۆ دەنێرم خۆش نەبوو قەتات کرد بە ڕێزیشت ئەگەر جواب نەدەیەوە ناچارم بڵاوکەمەوە ینی خۆش نییە کاقوبات بە قوربانمە ڕێز لە خۆمان یەکەم کەس دەگرین ڕێز لەو پیشەیەش دەگرین کە ئەوەیە نەدەبووە قەتا بکەین بە ڕێزەوە پرسیارە لێ دەکەین من و تۆ لە ئەوڕۆپا ژیاوین ئەزانی ینی هاوڵاتیش لە بۆی هەیە پرسیارە لێ بکە چاوەڕێی وەڵامتم ینی شتەشی نەنایاساییە نە لە دەرەوەی خەباتی مەدەنی و جەماوەری ئەنگۆ دەبی بە پێچەوانەوە جوابی هەموو خەڵکێک بدەن سەرۆک وەزیرانی هەرەوە نین لەگە وەزیرە و میدیایکی ئەوروپی قسە بکەن شتەشی جوان فرێدە نەگەلەگە خەڵکی هاوڵاتیش قسە بکەن چاوەڕێی وەڵام کاقوبات تێدەگەم براکەم ئاساییشە بەس کەی بوارە دەبێ ئەم تەلەفۆن لۆکەم دوو پرسیارش یەک لەسەر ئەو ناڕەزایەتی مامۆستایان یەک لەسەر بڕیارێکی دادوەری گشتی سلێمانیە کە بڕیاری لە ناوبردنی هەموو سەرجی سلێمانیدایە ئەو دوو پرسیارەیە بەڵام ناوەڕۆژی پرسیارەکان ئەم بخۆم لێت دەکەم ئەگەر دەنگت نەبوو ئیتر نیشانەیە ناتوێت جوابمان دێەوە کاک قوبات ئەمنیش وەڵامەکەم ڕوونە چ وەخت بۆ من کێشەک نییە هەرچەندە ئێمەش وەکو ئێوە مەشغوڵین بەس بەو ئاستەی ئێوە نییە سبەی حەز دەکەی شەو کاتێک دانێ 5 دقە زیاتر نەبی کورتەی ئەو دوو لێدوانە لەسەر مەسەلەی مامۆستایان لەسەر ئاژەڵ دۆستی ئەبرێم ئەو بڕیاری دادوەری گشتی لە سلێمانی کە دەری کردیە کاتێک لەگەڵماندانەی سوپاس دەکەم بەس ئەو شێوە مەتاتیە کاک قوبات بۆ شێوەیە کە لە خۆ دوورخستنەوە ینی بەڕێکردن با بەڕاشکایی بڵێم بۆیە ئەگەر کاتێک دابنێ بڵێ ئەوەندە 5 دقە وەقت جواب دەدەمەوە سوپاس دەکەم کاقوبات ئەو کاتت باش کاکە زۆر بەڕاشکایی تو کابراایکی ڕازگۆ دەرنەچی لەو ددارەی پەیمانتدا چاتەکان مایە وایان نا وە من هەمووش بڵاو دەکەمەوە دوێنێ تەهەڕوبت کرد ئەمن باش دەست دەمزانی کە نەمەوزۆ سیارەیە ناڕێگایە چکۆمە ڕۆژانە لەگە خەڵکی کوردستان قسە دەکەیت نێت بەو شێوە نییە تەهەڕوبت کرد پرسیارەکان دەزانی بە خۆت ئێستا سەرپەرشتی سەرکوتی مامۆستایان دەکەی بڕیاری تووە و ئەگەر هەیە ئەگەری زۆر هەیە بەڵگەکەم بکەویتە بەردەست و لۆشت بڵاوکەمەوە سەمیری ڕاوێشکە گوتەبێژت ئەو ڕاستپاردێ لەگەر هەموو دەوائیرەکان کە ئێوە یاری بەو ناڕزایەتیانە دەکەن وەختی خۆشی با بەڕاشکایی تۆ من بابیشت ڕفراندۆمی 2004 و ئەوانەی پێکرد 3 و 4
ئێوە وەکو کارتی سیاسی بەکاربن کەی زەوقتان لێ بوو وا دەدەن دوای ئەوە سەرکوتی دەکەن ئەگەر مەسەلە سەروەری یاسا و ڕیاباتە 4 مانگە ئەو شتە هەبولۆنەتان دەکرد بەهەرحاڵ کاک قوبات تەجروبەشی زۆر خراپت پیشاندا و تەهەڕوبت کرد و تۆ باش زانی ئەمن لەبەر ئەوەی کورتسات و ڕوودا و نیم پرسیاری مەجزایە بۆیە تەهەڕوب دەکەی دەزانی پرسیارەکان نەدەتانی وەڵام بدەیەوە نەک لەبەر ئەوەی قادر کەسێکی سادەیە برێم هاوڵاتێکە جواب بنەدا چکۆ تۆ حەز لێ ئەم تەمسیلیانە بکەیت بڵێ ئەم سادەم جیاوازم بەس دەزانی پرسیاری ئێمە جدایە دەتانی نموزەشی زۆر جوان پیشان بدەی نەترسن چکۆم دەبینم دەستنا ئەو میدیانە بەس لەو میدیانە خەڵک لە کوردستان ناوێری قسە بکە بەهەرحاڵ ئارەزووی خۆت بوو ئێمە هەموو هەوڵێک دەدەین کە بە شێوە ئەوەکو ئۆپۆزیسیۆنێک ڕخنەکانمان ڕوبەڕوو لەگەرتان بکەین کە ڕێنادەن بێگومان لە ئەوروپایەک دەبینینەوە لە ئەوروپا هەر ڕۆژێکی شێک دەبینین تێم دەگەی دادگای گەل هەیە بەجددیمە دادگای گەل هەیە دەبی بزانن هەمووتان بە خۆت بە پاڤل بە مەسرور بە نێچیر ڕۆژێک دادێ زائیدەن مێژوشەیە کە چۆن قوبات تاڵەبانی ئێستا خاوەنی چەند ملیۆن بەلای کەم دەیان ملیۆن دۆلارە ئیتر ئەو میلەتەش کو دەژیت وە تێمەگەن ئەو میلەتە هەمووی کردێتە بەر دەرکەتان و لەبەرتان دەپارێت و بە شان و باڵتە نانا 100 ئەوەندە ڕقی لێتان دەبتەوە و یەکێتیش جێگای کۆمیدیایە یعنی ئەو هەموو قوربانی و تێکۆشان و خەباتەی حتا ئەو گوتانەی بابت کە لە سەرشێتی کۆمەڵی یەکێتی نیشتیمانی ئەو هەمووخینیشەی لە ئێستا پاڤل و قوبات کولفی کورن ئەو کارەت کا قوبات نەک تەلەفۆنەکە سەرکوتی مامۆسایان ئەتو کە بەردەوام سەرکوت دەکەی کارشی زۆر خراپە و ئارەزووی خۆشتە و وەکو گوتم بۆ ئێمە ئەوە من هەوڵ دەدەین بەو شێوازە لەگەڵتان کە جواب نادەن و بێگومان ئەمە لە ئەوروپای کرد دەبینم ڕۆژێک ئیتر بە خەباتی جەماوەری مەدەنی زیاتر لەگەڵتان دەکەین و دادگای گەل و مێژوشێ کاتەچ خۆش